هفدم کارتی کردن جبو سردان که چاوری کریا سروکی ایرانی جبو سوریا افجی تی گوتن لدمکی کو پرسا جهری کرنا کچین خوندنگهان لی ایرانی دا هر بردوامه و وکا همو جارانجی دا صلادار لطهرانی خطای دیخ نسر نیارین ایرانی شهلا محمد روجنمانوس و چالاکوانی ما في مروف لا هريمي كرساني عراق لقل ما عندها شغله خانم كاتب باش سباس بكاتي جنابت يعني دميز سرتا دست او بكم يعني باسي سوريا هذا كانوا قرانوي سوريا بوناو كومالغاني نتوي كومكاري عربي لقل امجدا ايرانش بيوندي كان زياتر لقل سوريا باش دكتو بتايبتيش دوا بدواي او ريكوتني عن تيجشتني نيوان ايران وعربستان السعودي يعني وشاوروان دكري الرئيسي سرداني سوريا بكاتن ام روشه شلون ليك ديتوا يعني بوشوني جنابت بو ام بارودوخي استاكا لوي كايران دستي تديها هيا شونا سلاو ام كاتتان باش سپاس بو ام درفتا بەڵێ وەک باستان کرد ئامادەکاریەک بێت بۆ ئەوەی کە ئیبراهیمی ڕئیسی سەردانی سووریا بکات و ئەم ڕووداوە لە دوای 12 ساڵ ڕوادات لە کاتێکا کە پێشتر لە کاتی ئەحمەدی نیژادەوە هەتا ئێستا سەرۆکۆمارێکی ئێران نەچووەتە سووریا یان ئەوەی کە تا شوێنێک ئێمە ئاگادار بین نەچووەتە سووریا بۆ فەرمی نەچووە چونکە ئەزانین لە ماوەی 12 ساڵی ڕابردووە پەیوەندیەکانی نێوان ئێران و سووریا بە هەمان شێوەی جاران بەدەوام بووە و ئێران یەکێک بووە لە پشتیوانە هەرە سەرەکیەکانی سووریا هۆکاری مانەوەی سووریش هەتا ئێستا هەر پشتیوانیەکانی ئێران و هەندێک لە وڵاتان بووە بەڵام لە ئێستاە گۆڕانکاری گەورە ڕوویداوە لە ڕۆژانی ڕابردووە ئێمە ئەزانین کە رووسیا میوانداری ئەنکەرە و تارانی کردووە بۆ وەزیرانی بەرگری بەڵێ وەزیران بەرگری تورکیا و سووریا و هەڵبەت ئێرانیش بەڵێ بەڵێ میوانداری ئەوانی کردووە بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی ئەم دوو وڵاتی سووریا و تورکیا ڕێک بخاتەوە و هەروەها لە ڕۆژانی ڕابردووتری شاو لە مانگانی ڕابردووە ئێمە بینیمان کە بۆ یەکەم جار لە دوای چەندین ساڵ وڵاتی سعودیا لەگەڵ ئێران پەیوەندیەکانی تا ڕادەیەک نۆرمال کردوێتەوە و ئەمەش گۆڕانکاری گەورەیە لە ناوچەکەیە چاوەڕوانەکرێت کە ئەم گۆڕانکاریانە کاریگەری لەسەر سووریا هەبێت سووریش وەک وڵاتێک کە ماوەی 12 ساڵە ئاژاوەی تایە و هەروەها ناسەخانگیرە ئەمە کاریگەری هەبووە لە دنیای دەمویست ئەو خاڵە باسکەم ئەوەیە کە چۆن کۆمکاری عەرەبی وڵاتانی عەرەبی قبوڵەکەن ئێران بەو شێوەیە دەستێوەردانی کاروباری سووریا بکاتن کاتێک کە هەوڵ ئەدەن کە سووریا بگەڕێتەوە ناو کۆمەڵی عەرەب وڵاتانی عەرەبی بەڵێ هەم بۆ ئێران و هەم بۆ تورکیاش ئێمە بینین کە هەم تورکیا و هەم ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستکاریان لە وڵاتانی عەرەبیە هەم لە عێراقە هەمیش لە سووریا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە یەمەن لە ئەو وڵاتانەی کە ئێستا ناسەخامگیرن و شەڕی تایەش ئاڵۆزی ناوخۆیی تایە تورکیا و ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستیان هەیە تایە بەڵام ئەوەی کە بۆچی وڵاتانی عەرەبی هەتا ئێستا قبوڵی ئەوەیان کردووە لەلایەک و وڵاتانی عەرەبی هەتا ئێستا پشتیان بە وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بەستووە بەڵام لە ئێستاە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیا و ئێران و هەروەها بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ رووسیا هەوڵەدەن پەیامێک بە ئەمریکا و ئەوروپا بدەن و لە هەمان کاتیشە ئەوە ناتوانین بڵێن بە تەواوەتی قبوڵی ئەوەیان کردووە کە ئێران دەستوەردام بکات چون لە هەموو حاڵەتێکە ئێران لەبەرەوەی کە جیاوازە بیرکردنەوەی لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی مەزهەبیەوە و لە ڕووی بگرە لە ڕووی نەتەوەییشەوە لەگەڵ وڵاتانی عەرەبیە زۆر جیاوازی هەیە قبولکردنی نیە بەڵام ئەوەی کە دەبینین ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە لە ئێستاە لە ناوچەکە ڕوەدات داواکاری یعنی خوازیاری ئەوەیە کە وڵاتانی عەرەبی هەندێک لە بوشونەکانی خۆیان بکەن و ڕێگا بە ئێران بدەن هەندێک دەسوەردانەکانی زیاتر بکات شەڵەخان بابەتی کتر ئەویش کە باسم کرد بابەتی ژەریکردنی کچان لە قوتابخانەکانی ئێراندا بەردەوام دەبێ نەڕاوەستاوە و چی هەیە بۆ یعنی شتێکی سیر نییە بەڕای جەنابەت
لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردووە 8 مانگە ئێمە بینیومانە کە شۆڕشی ژینامینی شۆڕشی ژین ژیان ئازادی دەستی پێکردووە و خوێندکاران یەکێک بوون لە چالاکترین ئەو بەشانەی کۆمەلگا کە ڕابەرایەتی ئەم خۆپێشاندانیان دەکرد و لە ئێستاشدا خوێندکاران هێشتا پاشەکشەیان نەکردووە لە بۆچوونەکانی خۆیان و لە ئەو هەوڵدانانەی کە پێشتر هەیان بووە بۆیە ئامانجگرتنی خوێندکاران بە تایبەتی خوێندکارانی کچ چاوەڕوان دەکرا بەڵام ئەوەی ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێستایا کراوە ئێمە لە ماوەی 5 مانگی ڕابردووە چاوەڕێ ئەومانە کرد کە بەلایانی کەمەوە ئێران زووتر هەوڵ بدات بۆ ئەوەی کە هەندێک بابەت ڕژێنێت بەڵام لە ئێستاە وەزارەتی ئیسلاحاتی ئێران هەندێک بۆچوونی دیکەی خستێتە ڕوو یەکێک لەوانە کە زۆر مای گاڵتەجاڕیە باس لەوە کات کە خوێندکاران خۆیان ئەو شتانەی کە وەکو بۆن دروستەکات و وەکو ئەو ئەڵێت زیانێکی گیانی نییە ئەی بەنە ناو خوێندنگەکانەوە لەلایەکی ترەوە ئەی بەستێتەوە بە ئەو هێزی ئۆپۆزیسیۆنەی کە لە دەرەوەیە لە کاتێکە ئێمە ئەزانین کە تۆڵ بابەتەکانی ڕاگرتووە ناتوانێت هیچ هێزێکی ئۆپۆزیسیۆن ناتوانێت لە ماوەی 5 مانگە بەردەوام هێرش بۆ شوێنێکی دیاریکراوە بکات. کاتێکەمان نەما شاهڵە محەممەدی ڕۆژنەمەنووس و چالاکوانی مافی مرۆڤ زۆر سپاس بۆ کاتی جەنابەت. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ.